ناکەی ئەمە هەر ئەسنان دەزانین چالنج چییە طبعاً ئەمە برادرە گوتی مامۆستا بڕێک پرۆژەکەی فراوانتر نەکەی ئەمە زیاتر قەلەم قورئان بوو دەچوینە دوێ هەندێک بابەتی دیکە بوو مەلاعیب و منداڵان ئەو بابەتە کتێب و ئەو بابەتانە بوو گوتم چیەکە گوتی بابەتی بە پرۆژەی عومرە ئەوەش یعنی پەرەی پێ بدەین و بیکەینە خەڵاتەوە وە بوو فکرەکەماندانە ئەوەیە گوتمە هەر کەسێک ئەگەر سوورەتی کەهف لەبەر بکە ئەمە ناوی داینە ناو تیر و پشک بە دوو عومرەی دەستمان پێ کرد دوو عومرە یعنی بابرێن ئەمن دانەک ئەو برادرش دانەک گوتمان دەچینە دوێەوە وە بوو کابراایکی دیشمان پەیدا کردەوە بە زۆری بیبتەسێ لێرە کە ئێستا ئەو شوێنانەی دەبینی کە ئەوها دانیشتبووی جەنابشت دیتر ئەوها ئەو حەڵقەی دانیشتبوو لایڤمان هەیە لەوێن دەر کەسێک لەناو لایڤی گوتی مامۆستا لۆ چالنجی ناکەی ئەمە هەر ئەسنان دەزانین چالنج چییە نەم دەزانی چالنج گوتم چێت چالنج گوتێت و چالنج بکە ینی کە نەما داوا دەکەی ئەمەش گوتم وەڵا کەیفی خۆتە چ بکەی گوتی وەڵا چالنج بکە لە خەڵک ئەوها بکە لە فیلان 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 حەزم لێ ناوەکان بدەم لێرە وەڵا هەندێک شخصیات بوو ئەو بوو فعلەن کردمان وەڵا دەمری خەڵک هاتێ سەرخەت یەکێک ئەو گوتی ئەمن یەک ئەو گوتی دوم ئەو گوتی ئەو سێ ئەو گوتی پێنج وهاکەدا ڕۆیش هەتا ماشەڵڵا سەبر زیادی کرد دیتوان بووەدا بووە یازدە ئاخیری ئەمە گوتم کاکە هەتا 27 چووکە ئەمە قەرارەکەی تیر و پشکەکەمان 27 ڕەمەزانە گوتم هەتا 27 ڕەمەزانێ ئەمە ئەو پرۆژە بەردەوام دەبیت تیر و پشکەکە چەند عومرەمان دەیە گوتمان 27 دوایە ڕۆژ بە ڕۆژ لە لایف خەڵک دەهاتە سەرخەت هەتا وەیلی هات گوتمان 30 ڕەمەزان بی بەڵام لە 30 تێپەڕاند ئێستا نێزیکی 100 ماشەڵڵا 100 ئەو احتیمالی شتێکم تربیان زیاتری بی چکو ئێستا هێشتا مایتمەوە 24 ڕەمەزانێ احتیمالە والله ئەعلەم مەسەلەن لە 100 بپەرتەوە ئەوەش فەزلی خوای تەبارەک وتەعالە الحەمدولله